DNO هەناردەینەوە دەست پێ دەکاتەوە، بەرهەمهێنانی ڕۆژانە دەگەیەنێتە 100,000 بەرمیل. کۆمپانیای DNO نەرویجی راپۆرتی چارەکی دووەمی ئەم ساڵی بڵاو کردەوە. وەک لە راپۆرتەکەدا هاتووە، ئاستی قازانجی کۆمپانیاکە لە 37 بەرز بۆتەوە، گەیشتۆتە 258 ملیۆن دۆلاری ئەمریکی. بەپێی ڕاگەندراوی کۆمپانیای DNO، هێرشە درۆنیەکانی مانگی ڕابردوو زیانیان بە کێڵگەکانی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان گەیاندووە. لە کێڵگەی تاوکێ ئەمبارێکی نەوت بە ئامانجگیراوە. لە کێڵگەی پێشخافۆر ئامێرێکی تایبەتی پرۆسەی نەوت زیانی بەرکەوتووە. هێرشە درۆنیەکان بووەتە هۆی کەمبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوتی ڕۆژانە. DNO پلانی هەیە لەگەڵ کەوتنەکاری بۆری نەوتی عێراق تورکیا ئاستی بەرهەمهێنان بۆ 100,000 بەرمیلی ڕۆژانە بەرز بکاتەوە. وەک لە راپۆرتەکەی DNO داهاتووە، ئاستی بەرهەمهێنانی ڕۆژانە لە کێڵگەکانی هەرێمی کوردستان 56,100 بەرمیل بووە. بەراورد بە چارەکی یەکەمی ئەم ساڵ نزیکەی 5,000 بەرمیلی ڕۆژانە کەمی کردووە. بەرهەمی لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا 61,561 بەرمیل نەوتی ڕۆژانە بووە. لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا لە کێڵگەی تاوکێ بە تێکرا ڕۆژانە 21,978 بەرمیل نەوت بەرهەمهێنراوە. بەڵام بۆی هێرشە درۆنیەکانەوە ئەو ڕێژەیە لە چارەکی دووەمی ئەم ساڵدا بووە بە 20,955 بەرمیل نەوتی ڕۆژانە. ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەی پێشخاپۆریش دابەزیوە. لە چارەکی یەکەمی ئەم ساڵدا 39,583 بەرمیل نەوتی ڕۆژانە بووە. بەڵام ئەو ڕێژەیە لە چارەکی دووەمی ئەم ساڵدا بۆ 35,115 بەرمیل کەمی کردووە. کۆمپانیای DNO لە کێڵگەکانی تاوکێ، پێشخاپۆر، بەحشیقە کار دەکات. ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەی تاوکێ 20,955 بەرمیلی ڕۆژانە بووە. لە پێشخاپۆر 35,115 بەرمیلی ڕۆژانە بووە. بەڵام ئاستی بەرهەمهێنان لە کێڵگەی بەحشیقە سفرە. سەرڕای هێرشە درۆنیەکان نرخی 1 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان لە چارەکی دووەمی ئەم ساڵ بە 31 دۆلار و 70 سنت فرۆشراوە. بەڵام لە چارەکی یەکەمی ئەم ساڵ نرخی نەوت 34 دۆلار و 70 سنت بووە. وەک لە راپۆرتەکەدا هاتووە، داهاتی DNO لە چارەکی دووەمی ئەم ساڵ لە نەوتی هەرێمی کوردستان 53 ملیۆن و 900,000 دۆلار بووە.